ئێوارتان باش ئازان و خۆشەویستان سڵاوتان لەبێ سڵاو لەبێ شیرن ئەمڕۆ بووە فرێش و سادە و ساکات دەرکەوتویتە هێرمانە بووم ڕاستە ئەمڕۆ بڕیارمدا بگەڕێمەوە بۆ 8 ساڵ 9 ساڵی پێش تەمەنم هەر ئەزانی شیرن بزەوە دوش دەرەکەی هەستەکەم تو مالی چەنی شیرن دەیقەینا نایە ئێوارەتان باش ئێوارەتان باش ئازان و خۆشەویستان دڵخۆشین لە بەنامێکی تری ڕۆژین لەگەڵی خۆشەویستا بەردەوام بین بە هیوان باش بن دڵخۆش بن تر شیرن هەستم کرد کۆمەڵە قسە هەیە بزانم چێ لە شیرن فەرموو ڕەبینگیان بەڕاستی مای خۆشحاڵ نییە خوێندکارەکانی پۆلی 12مان نمرەی خۆیان وەرگرتەوە جا پیرۆزبایی لە یەک بەیەشیانەکەینەوەی کە نمرەیەکی زۆر بەرزی هێناوە ئەوەشی کە پێی وایە نمرەکەی کەمە و بە جۆرێک لە جۆرەکان شکستێناوە بەڕاستی بابەتی نمرەهێنانە و نمرە بەرز من و ڕێبین لە بەرنامێکی پێشوشا قسەمان لەسەر کرد ئەمە بڕیار لەسەرەوە نادات کە تۆ ڕێژەی زیرەکیت لێرەیە ئەکرێ زیرەکیت لە بوارێکی تر لە لێهاتوویەکی ترە بۆ دەرکەوێت چونکە ژیان تەنها پۆلی 12 و وێزگەی پۆلی 12 نیە یەک دنیا وێزگەی کە هەیە کاتوانین لەبێ یا سەرکەوتنی تیا بەدەست بێنین یعنی خودی بابەتەکە ئەوە نییە کاتێک کە تۆ لە پۆلی 6 پۆلی 12 نمرەیەکی باشە بەدەستێنا کەواتە تۆ مرۆڤێکی باشی تو مرۆڤێکی لێهاتوی تو سەرکەوتی و زیرەکی و ئەوانەی ترش کە نمرەیەکی بڵێن نەک خراپ مامناوە داهێناوە خراپ شانەوە ئەکرێ ئەوانش مرۆڤێکی پرن لە کۆمەلگایە بڵێن سەرکەوتونین و زۆر دایک و باوکان گلەیان لێکە نا دەیان نمونەمان هەیە توانین باسی بکەین کە ئەکرێ ئینسان لە بوارێکا زیرێک بێت نەک لە هەموو بوارەکانە زیرێک بێت لە پەرژینی تۆشان نەبێ هەر کەسێ خۆکە دکتۆر بووە تا زیرەک و سەرکەوتونیە بەڕاستی اینجا قۆناغی دوای ئەمە بەڕاستی قۆناغێکی زۆر هەستیارە قۆناغی پڕکردنەوەی فۆڕم پێم وا بێ لە سەردەمی ئێمە ڕێبین ئەوە پشینی لای و دراوسێمان کە مامۆستایان ئەگەر خزمێکمان مامۆستا بووایە نەژدارم بۆ بوو مامۆستا بەمان پڕکاتەوە هەندێک جار بەڕاستی هەبوو زۆر لێهاتە و شارەزا بوو ئەڵێن شانسی هەبوو لە زانکۆیەکی باش ناوی هاتەوە بەڵام بەڕاستی بابەتەکە شانس نییە بابەتەکە تەکنیکی پڕکردنەوەکەیە و هەروە سپاردەی فۆرمەکەتە بە کەسانی شارەزا و لێ هاتوو مای خۆشحاڵی ئێستا لە شاری کەرکووک کۆمەڵە کەسی خەمخوارد لە بوارەدا هاتوونەتە پێشەوە سەنگەریان گرتووە ماندوو لە ناسانە تەواوی ڕۆژەکە لەگەڵ خوێندکاراندا هەوڵ دەدەن بۆ ئەوی باشترین بەش لە باشترین شوێنیان بۆ بێتەوە ئەنجا جاری وا هەیە بەڕاستی ڕێبین ئێمە لەو یەکلا بووینێتەوە ئەگەر کەسێک هەر سەی هێنابێ ئەوە هیچ شارەنووسی دیارە و ئەبێ بە پزیشکی گشتی بەڵام چی سەبارەت بە کەسانێک کە لە خواری و هەفتە هەتاوەکو پەنجایان هێناوایە بەڕاستی ئەم کەسانە دەبێت فڕێ بدرنە پەیمانگایەکەوە زانکۆیەکی خراپەوە یان با تەکنیک و شارەزایی ئەو کەسی کە فۆرمەکە پڕ دەکاتەوە دەشێت ئاڕاستەی چارەنووسی بگۆڕێت بۆ شوێنێکی باشتر و نایابتر جا کۆمەڵە پرس و بابەتی تر سەبارەت بە پڕکردنەوەی فۆڕم هەندێک لایەن هەیە بەڕاستی هەندێک ڕێن هەندێک خاڵ هەیە بۆ مناگەر تۆ شەهید هەبێ یان کۆمەڵە بابەتی تر ئەوەش کۆمەڵە خاڵ و پۆینت لە وەرگرتنی زانکۆکە تازیاکە ساڵانە یەک دنیا کورسی بە خۆڕاییمان هەیە بۆ کەسانی کە خاوەنی شەهید و ئەنفالن جا ئەمە چۆن بەکاربێنین چۆن سوودی لێوە بگرین ئەو کۆمەڵە بابەتی تر بۆ بەرچاوڕۆنی خوێندکارانی پۆلی 12 ئامادەی بە خۆشحاڵیەوە لەگەڵ میوانە شارەزا و لێهاتووەکەمان مامۆستا سەفای دریس کاکەی لێرە میوانە وەڵامی کۆمەڵە پرسیار و بابەتی گرنگمانایەتەوە مامۆستا ئێوارەت باش ئێوارە باش سەرەتا بەنای خۆی گەورە و میرەبان سوپاسی ئەم میوانداریەتانەکەم بۆ کەناڵە جوانەکەتان کەناڵی کەرکووک کەناڵی هەمووان من ئەندازیار سەفا دریس کاکەیی دەرچووی پەیمانگەی نەوت و خاوەنی بڕۆنامەی بەکەلۆرۆسم لە ئەندازیاری بەشی تەکنیکی سوتەمەنی وزە ناسراوی بە مامۆستا سەفا سوپاس بۆ خۆی گەورە ماوەی چەندی ساڵە توانیمانە خزمەتێکی بچووکی فێرخوازانی پۆلی 12 ئامانەی و دەرچوانی پۆلی 12 ئامادەی بکەین لە شاری کەرکووک ئەویش بەهۆی متمانی زۆر و باشیانەوە و دیاریکردنی داهاتویان و بەشەکانیان لە زانکۆ و پەیمانگاکانی عێراق و کوردستان وەک شیرن ئاماژە پێتان کاتێک ئێمە پۆلی 6 بووین و دەرچوین بەڕاستی هەرە چوینە لای مامۆستایەکی جیرانمان یاخود برا گەورەکەمان خۆمان ئیتر پڕمانە کردەوە لەم سەردەمی تەکنۆلۆژیا و چاجیپیتی و دیجیتالیە پێویستەکە دووبارە ئێمە بچینە لای کەسێکی شارەزا بۆ پڕکردنەوەی فۆرمەکان یاخود هەر ئەتوانین لە ئینتەرنێتەوە هەموو زانانەکان بەدەست بێنین و خۆمان پڕێکێنەوە زۆر باش من دایمە وتومە بابەتی فۆرم پڕکردنەوە زۆر گرنگە بەلای منەوە
چەند ساڵە خوێنێ فێرخوازە و دوان ساڵی کە خوێنێ بە نەهامەتی و بە قورسایی تەواوی کردووە دوو ئەوەندە بەلای منەوە بابەتی فۆرمپڕکردنەوەکەی گرنگە بۆ لەبەرەوەی ساڵانە کۆمەڵێک فێرخواز کە نمرەی باشی شێنن ئەبنە قوربانی هەڵەپڕکردنەوەی فۆرمەکانیان جا ساڵانی پێشوو باڵین کۆمەڵێ فۆرم هەبوو مباشر بوو ڕاستەوخۆ فۆرمەکان پڕێکرایەوە و بە یەک ئیسیمارێکی دەستی ئەڕۆشت بەڵام لە ئێستاە فۆرمەکان جیاکراوەتەوە بۆتە نزیکەی 12 جۆری فۆرم جا فێرخواز لە ڕێگەی ئەگەر چارجیبیتی بێ یان ئینتەرنێتەوە بێ ئەتوانێت هەنە زانیاری سەرەکی شێوازی پڕکردنەوەی فۆرمەکە پڕکاتەوە بەڵام هەیە دوودڵە لەوەی کە داهاتووی دیاریکە یان سێرەکەی ناوی لە دووسێ جێگا دێتەوە نازانێت بڕاتە کامە بەشەوە چونکە بەهۆی ئەوەی بەشەکان زۆرن یان فێرخواز سێرەکەی بەشی تازاکرێتەوە زانیاری نیە لەسەر ئەو بەشە بۆ ئەمە پەنا بۆ یەکێکە بە ئەگەر باوکی بێ برای بێ خزمی بێ کەس و کاری بێ یان کەسێکی شارەزا بێ لەم بوارە و ئەوکو شیرینی خان ئاماژی پێکرد مەرزنیە کەسێکی شەکە مامۆستا بێ لەوانەیە کەسێک بێ دکتۆر بێ ئەندازیار بێ یان هەر کەسێک خاوەن پەراگەیەکیش بێ لەم بوارەیە مەجای هەبێ جا من بابەتە گرنگکە لێرەیە ئەوەی ئاماژی پێ بکەم ئەمە فێرخواز خۆی لە ماڵ دەتوانێت پڕیکاتەوە بەڵام ئەوەندەیە خاوەنی بەرپرسیارەتیە ئەم بابەتە و ئەبێ بەگوێری ئەو مەسوولیاتە بێ بتوانێت پڕیکاتەوە چونکە زۆر وردە بابەتەکە بۆ نمونە ئێمە فۆرمی بەیانیانمان هەیە زانکۆ و پەیمانەکانی عێراق فێرخوازانی دەرچوو وێژەی 15 کۆلێژ و 10 پەیمانگا ئەتوانن بنووسن و بەشی زانشتیش ئەتوانن 40 کۆلێژ و 10 پەیمانگا بنووسن جا ئەمە 40 کۆلێژ و 10 پەیمانگا لەناو کەرکووک نییە بەس ئەبێ بڕاتە دەرەوەی کەرکووکیش جا زۆرە لە مووسڵەوە هەتاوەکو ئەگاتە بەسڕە ئەمە فێرخوازۆکو وتم خۆی توانێت لە ماڵ پریکاتەوە بەڵام لەوانەیە پێویستی بەڕاوێژ بە یان پرسیارکردن لە کەسێکی شارەزا بۆی بتوانێت بەشەکانی بۆ ڕیزبەندی بکات چونکە زۆر گرنگە بزانی چی لە یەکەم ئەنووسی و چی لە دوای یەکەم و ئەنووسی و لە چی لە دوای ئەوش ئەنووسی هەتاوەکو ڕیزبەندی ڕاستە دەڵێن دە هەڵبژاردە یەکەم زۆر هەستیار و گرنگە خۆی گرنگە بەڵام بۆ شێوەیەش نییە ینی تۆ ئەو بەشەی بتوێ ڕاستەخۆ لە یەکەم وەدانی ینی تۆ نمونەیەک بینینەوە من دایمە نمونە ئەم بۆ ئەم سێ بەشە پزیشکیە ێنمەوە طوبعام و ئەسنان و سەیدەلا چونکە ئەمانە دایمەن زۆر حەساس و هەستیارن بۆ نمونە تۆ طوبعامی کەرکووکت لە مێشکە حەزەکەی بڕیتە طوبعامی کەرکووکەوە ئەوە بێ لە یەکەم وەدانی چونکە تۆ شاری خۆتە و تەلەبەش پێی خۆشە لێرە بیخوێنە بەڵام سێرەکەی بۆ نمونە پاری ساڵ 100.43 کۆتا فێرخواز وەرگیراوە تۆ گەرم ساڵ 100 تێناوە یان 99 تێناوە هیچ مشکلی نییە توانی ئەو لە یەکەم بنووسی ئەنی تۆ نەڵی وڵا پار ئەوەنە وەرە نەگیراوە من نابێ بینوسم نەخێت تۆ بینوسە چونکە ئەمساڵ هەموو ئەگەرێکەیە لەوانێ بەرز بێتەوە نمرە و لەوانەشە دابەزێ ئێوە کاتێک کەسێک کە دێتە لای ئێوە تەنها یارمەتیەدەن بۆ چۆنێتی پڕکردنەوەی زانکۆ پەیمانگاکان یاخود ئەو زانیاریشتان لایە کە بڵێن بۆ نمونە کەسێکەڵێ وەڵی من نازان بچمە بەشی ئایتی یان بچمە بەشی بۆ نمونە کۆمپیوتەر بۆ نمونە باش ئێوە ئەو بەرچاوڕوونیە دەنێ کە ئایتی ئاوایە و بۆ نمونە بەشێکی کۆمپیوتەر وایە و علوم حاسیبات وایەوە ها بەس تەنها پڕکردنەوەی فۆرمەکە و نووسینە یاخود بەرچاوڕوونی زیاتر و ڕوونکردنەوە دەنێ بۆ شتانە وە بڵێ یارمەتیەکی بدەم بڵێ کاکە جان تۆ مادام لەم شتە باشی مادام حەزت لەم شتەیە بڕۆ ئەو شوێنە باشتر ئاوای زۆر باش طبعاً کارێبین ئەمە بابەتێکی وەکوتم زۆر هەسیارە ئێمە دایمەن ئەو قسەیاڵین بە خەڵک بابەتی ئەوەی بڕۆ ئەوێ و مەڕۆ ئەوە زۆر غەڵەتە ئێمە چیەکەین کە هەر کەسێک دێتە لای ئێمەیە سەرەتا کۆنمرەکەی لێ وەرەگرین سێری حەز و ئارەزوویەکەیەکەین توانای دەرچوونی ئەکەین لە شاری کەرکووک هەیەڵێ من هەتاوەکو بەغاتوانم بڕۆم ناتوانم بڕۆمە شارەکانی خواری عێراق یان هەیەڵێ من هەتاوەکو مووسڵ ئەڕۆم وە تکریت ناتوانم بڕۆمە بەغاش یان هەیەڵێ من ئیلا ناو کەرکووکم ئەوە جا پێویست ناکە دانشین باسی بەشێکی بۆ بکەین لە دەرەوەی کەرکووکە دانشین بەسی ئەو بەشانەی بۆکەین کە لە ناوی کەرکووک جا مۆزوعە ئێمەدا ئەنیشین بۆ نمونە دوودڵە لە نێوان دوو بەشە سێ بەشە لایەنی باشیەکانی و لایەنی خراپەکانی پێڵین ئیتر فێرخوازەکە ئەبێ خۆی قەراردا لەسەر ئەوی کە بچێتە کوێوە چونکە ماشەڵڵا ئەو قۆناغی بڕیوە بەسەرکەوتووی چ پەنجاب بێ وەکو مامۆستا شیرین وتی چین سەد بێ هەر سەرکەوتووە لەو قۆناغەیە ئەتوانێ بڕیاردا بچێتە کوێوە بەڵام ئێمە ئەلێرەیە وەکو وتم بەداخەوە قسەیاڵم کۆمەڵێک کەس و شوێن و ئەمانە پیا بوون بەداخەوە بابەتی بازرگانی و مادەکە بۆ هۆی ئەوەی کە ڕیکلامکردن و ئەم بابەتانە چیان لە پارەکە بێن نەزانم بۆچی دروست بوونە بۆ ئەوەی خزمەتی فێرخوازی پێ بکەن بۆ من ئەمە جێی داخە بەڕاستی
کۆمەڵێک خەڵکی زۆر هەیە بوونەتە قوربانی من بەداتا لامە لەسەر ئەو پڕکردنەوەی ئەو بابەتە بوونەتە قوربانی بەڵێ خوێندکارەکە بۆ بە قوربانی خوێندکارەکە بۆتە قوربانی سێرەکەی تەلەبەی لەو نزمتر هەیە لەو بەشەوەری گیراوە ئەو وەرنەگیراوە بەهۆی هەڵە پڕکردنەوەکەی بۆ نمونەیەکت لای مام مستەفا پارە کەشتێکیوە ڕوویدا بێ بۆ بەرچاوڕوونی زیاتر بێ بەڵێ ئێمە نمونەمان لایە طبعاً وەکوت من بەداتاش لامە پارساڵ لە کۆی 2467 فێرخواز باشە کە لە عێراق وەرگیراون سیانزە فێرخواستانها وەرگیراوە کە شەیدی هەرێمی هەیە و دانیشتوی شاری کەرکووکە و دەرچووی خولی سێ لە پۆلی دوانزەمینە ئەمە کارەساتە بەشێکیان بۆ بۆنی هەڵە پڕکردنەوە تووشیان بوو بۆ سێرەکەی معادەرەکەی غەڵەتە ناوەکەی بەغەڵەت نووسیوە یان ناوی شەیدەکەی بەغەڵەت نووسیوە لە فۆرمەکە ئەم واکە لە وەزارەتە لە موەسسەی شوێداشە ئەم فۆرمە باڵێن ڕەفز کرێتەوە کە ڕەفز کرایەوە فێرخوازەکە احتیمادی لەسەر فۆرمە شەیدانەکەیە ناچێت فۆرمی تر بکاتەوە بۆیە سێرەکەی کاتێک کە ناو دێتەوە وەرنەگیراوە و فۆرمی بەدیلیشی با بڵین یەدەگی داخراوە ئەلێریا چێ بێ ئەبێ ساڵی لە ماڵ دانشێ ساڵێکی فۆتێتەوان ساڵێک لە ماڵ دانشێت و ساڵی دوم ئەتوانێت چای کردەوە حەزەکەم یەک تێبینی بچووک دەم خەڵکی زۆری غەڵەت لەم بابەتە تێگەشتووە جاران کۆن بابەتی ئیستیزافا بوو بۆ نمونە من لە میوانداری شادێکی کەون من لە تۆبعامی مووسڵ وەرگیراوم بۆم هەیە هەمان ساڵ میوانداری یەکەم و دێمەوە کەرکووک بۆ خۆم تا یەکەم بەڵام ئەمە چەند ساڵێکی زۆرە بێ ئەم بابەتە نەمەوە حەزەکەم خەڵکم بابەتە زۆر باشی بزانێت چونکە بۆ فێرخواست دێ پرسیار لە دایک و باوکیەکە ئەگەر دەرچووی کۆلێژیش بێ ئەو ئاگاداری ئەم بڕیارانە نییە دێ پێڵا لە کوڕم بڕۆ تۆ بڕۆ بەغا بنووسە بڕۆ بەسە بنووسە دوای بە ئیستیزافەیەک دیتەوە وازانێ و بڕیار هەرماوە بەڵام خۆی نەماوە بەداخەوە ئەڕوا سێرەکەی تەلەبەکەش نایە پرسیارکە لە کەسێک لە ئێمە لە هەر کەسێکی ترش بێ تەلەبەکە ناوی لە بەسڕا دێتەوە بخۆی لێو گیرەخوا بێ لێوێ هەر بمێنێتەوە جا کۆمەڵێک بابەتی زۆر مهم هەیە طبعاً ئێمە ساڵانە دەلیلی ئیرشادیمان هەیە بە شوونی تەلەبە بڵاوێ کاتەوە عیدی وەزارەتی تەعلیمە کۆمەڵێک شەرت و شروط و مەرج و ڕێنمایی هەیە ئەبێ ساڵانە ئەم بابەتە تازە ئەکرێتەوە لێرەشە ئاماژەم پێی کردو ێستا بە تەفسیلیش باش دەکەین ئەبێت تۆ ساڵانە چاوە لەسەر ئەو شەرت و مەرجانە بێ بۆ بابەتی نەقلکردن و بابەتی ئیستیزافەش باشە ئەمە مامۆستا بەوە کرد کە زۆربەی جارە کەسانێک کە خاوەنی شەهیدن هەڵا لە پڕکردنەوەی فۆرمەکانیان بەخت یاوەریان نییە باشە هەبوونی شەهید چۆن یارمەتی دەرەبێت لەوەی کە زانکۆیەکی باش بەشێکی باش وەرەگرێت چ پۆینتێک ئەخاتە سەر فۆرمی خوێندکارەکە بۆ یارمەتی دەری بێ بۆ ئەو بابەتە و هاوکات دەبێت شەهیدەکە لە پلەی چەنەما بێت بۆ ئەوەی هەژمار بکرێت باش شەیدەکە پێویستە لە پلەیەکا بێ تەمان تەنها یەکەم پلەیەک بەڵێ بەڵام لە وەزارەتی خوێندنی باڵایە ساڵی بڕیارێکمان هەیە بڕیاری ژمارە 2 ساڵی 2016 لە ساڵی 2024 لە پەرلەما تعدیلی تێکرا ژمارە 3 2024 ئەم بڕیارە ئێستا لە دەستگای شەیدانە هەیە و من نووسراوەکەم لایە تعمیم کراوە بۆ هەموو تەشکیلاتی موەسسەی باڵێن فەرمانەکانی شەیدان لە هەموو شارەکانی عێراقا باڵێن ئەمە نووسراوی فەرمیە طبعا ژمارە 5989 بەرواری 15/9/2025 تەصدیق کراوە و نێردراوە ئەم نووسراوە ئەلێرێ ئاماژە بۆ کراوە کە شملی کێوکێکە طبعا شملی ئەوانەکە کە باڵین ئەمە خاڵە زۆر مهمە باسیەکەم داپیرە یان باپیرە لە دیوی دایکەوە یان باوکەوە بێ شملی ئەکە بەڵام چۆنی ئێستا باسیەکەین کۆمەڵێک ساڵ هەیە شملی ئەو ساڵاناکە من باسی شەیدی هەرێمەکەم طبعا شەید لە عێراقا ئێستا 4 فئێ بۆ بابەتی خوێندن و وەرگرتن فئەیەکە لە سەر ڕژێمی باسا شەید کراون فئەیەکیشی کە بابەتی ئرهابی تیرۆریستیە فئەیەکی ترشی شەیدانی حەجی شاویە فئەیەکی ترشی شەیدانی هەرێمی کوردستان و ئەنفال کراوانە بۆ ئەوانەی کە لە کەرکووک و مووسڵ و شەنگال و خانەقین و دووسخورماتویش دانیشتون ینی ئەوانی کە لە دەرەوە ئیداری هەرێمی کوردستان دانیشتون و شەیدی هەرێمیان هەیە ئەو ئیمتیازاتانە شملیانەکە کێوکی ئەگرێتەوە وتم داپیرە و باپیرە لە دیوی دایک یان باوک بێ باوک یان دایک یان مناڵی یان خوشک یان برا ئەمانە ئەگرێتەوە تا باسی ئەو خاڵانەکەم وتت امتیازاتەکانی چیە ئێمە کۆمەڵێک امتیازاتمانێ زۆرە ناتوانین هەر باسیکەین بەڵام ئەوەی کە گرنگە تیشک بخەمە سەری ئەویش بابەتی دراساتی ئەوەلیە خوێندنە سەرەتاییەکان واتە کۆلێژ و پەیمانگاکان
لە خوێندنی بەیانیان ئەو فێرخوازانی کە دەرچی پۆلی دوانزن ئەوەی شەیدی هەرێمی هەیە و دانیشتووی کەرکووکە 10% کورسیەکان تایبەت کراوە بۆ ئەوانەی کە شەیدیان هەیە 5 نمرە بۆ کۆلێژەکانی دەرمانسازی و پزیشکی دەدان و پزیشکی گشتی وەرئەگرێ بەمەرجێک بۆ سەر کۆنمرەی کۆی گشتی بەمەرجێک کۆنمرەی نەوەتی هەبێ یعنی چۆن ینی بۆ نمونە تۆعامی کەرکک لە 100 وەستا ئەوەی کە کورد بێ خەڵکی کەرکک بێ یان دۆسخورمات و ناچە داورێناوەکان شەیدی هەرێمی هەبێ بۆی هەیە بە 95 بڕاتە منافەسەکردن بۆ وەرگتن لە توعام جا تۆ 95 بۆ 100 5 دەرەجە زۆر زۆرە بۆ بەلاشە ینی ئەو نیە بڕەپارێک ئەوانە بدی و حەوت نمرە بۆ بەشەکانی تر یعنی جگە لەو سێ کۆلۆژە بەشەکانی تر حەوت نمرە دێتە سەری ئەمە خوێندنی بینە ئەمە جگە لەوەی کە بۆ فۆرمی پەیمانگای نوتمان هەیە ئەمە بەجیا پڕەکرێتەوە ڕاستەوخۆیە ئەلێش هەژمارەکرێ و مەرجی نمرەی نییە و ئەچێتە منافەسەکردنی کورسی تایبەتەوە 10% کورسەکانیان داناوە بۆ شەیدان ئەوەی کە شەیدی هەیە بەجیا منافەسی لەسەرەکە حەقی بە فێرخوازی ئاساییەوە نییە و پەیمانگای تەندروستی باڵاش بەداخەوەم باسی ئەو بابەتە شەکین تا ئەم لە حەزەی ئیزافە نەکراوە نازانم لە بەرچی و پێویستە بگەینە حەلێک بۆ مەوزوع بەڕاستی و لە ئەهلەکانیش طبعاً 5 نمرە پەیمانگای تەندروستی باڵا هیچ کورسێکی تایبەتی بۆ شەیدان دانەناوە نەخێر شەیدانی هەرێم داینەناوە بەڵام شەیدانی تر کە سێفیەکەی تر باسم کرد شملیان ئەکا بەڵام بۆ هەرێم باسی ناکەم منەوە بەڵگەکەی شملایە خوێندکارێک لێرە بێت و شەهیدی هەرێمی هەبێ پەیمانگای تەندروستی بۆی هەژمار ناکاوە پەیمانگای تەندروستی باڵا ئەمە پەیمانگایەکە سەر بە وەزارەتی تەندروستی عێراقە بەداخەوە ئەم بابەتە تاوەکو ئێستا چارەسەر نەکرا ئەم کێشەیە پارساڵ سەری هەڵدا نزیکی بەرواری 22 دەی 2025 بوو ئەم بابەتە سەری هەڵداوە تاکو ئێستاش کەسیش نییە بێتە سەرخەت بۆی ئەم مۆزوع هەڵ بکرێت چونکە چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەبێت لە وەزارەتی تەندروستیەوە بکرێت نەک لە وەزارەتی خوێندنی باڵاوە ئەبێ ئەو نووسراوای کە لە دەستگای شەیدانەوە دەرچوە تەمین بکرێتە سەر وەزارەتی سەحا و ئاگادار بکرێنەوەی کە شەیدی هەرێمیش ئەم امتیازاتانەی هەیە ئەلەوێش 10% بەجێ ئەڕۆنە منافەسەوە ئەمە زۆر زۆر مهمەوێ بەڕاستی یەکێ لەو امتیازاتانی تری ئەوەیە کە بۆ نمونە تۆعام 95 وەربگرێ بە ئەهلی شەید بۆی هەیە بە 90 بێ بڕە و بەشەکانی تریش 8 نمرە کەمتر وەرەگرێ یعنی چۆن یعنی بۆ نمونە تۆ کۆلێژی تەکنیکی سڕکردنت هەیە بۆ نمونە پزیشکیە 7 وەرەگرێ بە بەیانیان 8 لێکەمکەوە 72 بۆی هەیە ئەفۆن 62 بۆی هەیە بڕاتە ئەو کۆلێژەوە ئەمە زۆر زۆر مهمە یەکێ لەو بابەتانی ترەوەی هەیە لە دەروی وڵات ئەخوێنێ ئەوەی کە شەیدی هەبێ پۆلی 12 تاوا بکە بڕاتە دەروی وڵات بخوێنە لێرە خۆتان نەزان پێویستی بە فتح مەلەفەیە یعنی ئەبێ لێرە داتای بۆ بکرێتەوە بۆی دوای کە بێتەوە بڕوانامەکەی باوەڕ پێکراوە بێ ئەلەوێش 5 نمرە کەمتر دەتوانێت بڕۆ بخوێنێ چونکە لێرە وەزارەت ساڵانە کۆنمرەکە دیاریەکە ئەڵێ کاکە ئەوەی بۆ نمونە ئەگەر 95 نەبێ ناتوانین بڕێت و عام بخوێنی لە دەرەوە ئەو لەو زانکۆیانی کە لێرە مەعتەرف نیت بەس ئەگەر شەیدت هەبێ 90 شتە بێ نۆرمالە لە بڕێت تۆ ئەو 5 نمرێت بۆ داشکێنرێتەوە ئەمە جگەلەوەی کە لە ئەهلی بە پێجۆری شەیدەکە 50% داشکان بۆ ئەکرێ و لە هەمووی مهمترە لە لای من ئەوەیە فۆرمی حکومی ئێواران بە بەلاش وەرەگرترەی و بە 50 ئەتوانێت بڕێی کۆلێژی پزیشکی زۆر بەرز پڕکەیتەوە بۆ خوێندنی ئێواران و ئەگەری وەرگتنە زۆر بەقەوەتە و لە ماوەی هەموو ساڵەکانی خوێندن تۆ 1 دیناریش ناتی ئەمە شەیدی هەرێمیش ئەگرێتەوە پێم وایە کورسی بە خۆڕایی شەیە لە زانکۆ ئەهلەکان بەڵێ ئەوەکاندا ئەوەی باس کرد باسی پێوترێ منحەی خۆڕایی ئەو منحەیە ساڵانە وەزارەت دایری تعلیمی ئەهلیمانێمە لەنا وەزارەتە تەوان کۆمەڵێک کورسی دیاری کراوە بۆ ئەوانی کە 93 یان خۆیان ساڵانە کۆنمرەکە دیاریەکەن بۆی هەیە فۆرمی سێ بەشی پزیشکی بەرزمان هەیە باڵاکە با بڵێن تۆبعام و تۆبئەستان و سەیدەلا بۆیان هەیە پڕی بکەنەوە و ئەچنە کێ بڕکیەوە مەرجەکەی ئەوەیە پارساڵ ئەمە کە باسیەکەم بۆ هەتاوەکو پارساڵە مەرجەکەی ئەو بوو 93 زیاتر هەبێ بۆ هەیە پڕێکیدەوە بەڵام ئەگەر شەیدت هەبێ خاڵ دێتە سەر وەرگرتنەکەت و ئەگەری وەرگرتنەکەت زیاترە بێ کەسێک سێرمەکەم شەیدی نەبێڵی کاکە چی بکەم ئەم شتانەی کە باست کرد کاک سەفا هەموویە چنە تیر و پشکەوە ڕکابەرەوە یاخود بابەتی واستە واسەکاریشی تایە لە کوێ مەبەستیان بۆ نمونە لەوەی کە باست کرد کورسی خۆڕایی هەیە لە زانکۆ ئاهلیەکان ڕکابەرەکە لەو کاتیەوە دەستپێکا کە لە 93 بەسەریانەوە هەبێت لێرە ئەمە بەستم ئەوەیە ینی بابەتەکە ئەوەیە کە هەر کەسێک ئەتوانێت پڕیکاتەوە و ناوێتێتە تیر و پشکەوە و
لەسەرەوە ساسەیە یاخود بابەتی واستەوە چکە ئێستا کەسێک سێرمان کاڵێکا کە جاوەڵی ئەو شتانە لەوانێ بەر من نەکەوێت چکە بابەتە کاستەکەم هەمووی دەبێت کەسێ بناسیت و پەیوەندیەکان باش بێ لەو بابەتە. ئەمە پێی دەوتێ بابەتی سکۆلەرشیپ تەبان هیچ ڕبتێکی بۆ نییە کە تۆ واستەکاری ئەوانەتە بێتەبان ئەو زۆر باش تۆ پڕی ئەەکەیتەوە کورسەکان دیاری کراون تەبان و پێوترێ منحەی خۆڕایی بە عەرەبی ئەمە ئەوەی کە شەیدی هەبێ یان سێرەکی دایک و باوکی نەما و شەیدیش نییە یان ڕعای ئیجتیماعی هەیە باری دارایی باش نییە کۆمەڵی خاڵ هەیە تەبان لە سەر منحەی خۆڕایی ئەمانە پۆینتی زیاد دێتە سەر وەرگرتنەکانیان ئەگەرەکانیان بەس ئەمە معنای ئەوە نییە تۆ مەسەرەن شەیدت نەبێ وەرنەگرتی ناوان نییە تەلبمان هەیە شەید نەبوو نۆرمال وەرگیرا و بەدەستی خۆمان بوویمان پڕکردێتەوە و ئاسایی ناوی هاتۆتەوە وا تەواوشی کرد بۆیە ئەوە خەڵک زۆر لەوە غەڵەت تێگەیشتەوە ئەڵێ وەڵاهی مەرجەکەی ئەوەیە شەیدت هەبێ یان دایک و باوکت نەمابێ ناوان نییە مەرجەکەی ئەوەیە ئەو کۆنمرەیە یەک مەرجی هەیە کۆنمرەکەت لەوە نەکەمتر نەبێ و ئەتوانی نۆرمال پڕکێتەوە تاو ئەوانی ترۆکو پۆینت بە ئیزافات بۆ دێ و پێشەنگەبی پێشینەت ئەبێ بۆ وەرگرتن و هەرەوەندێ زۆر باشە مامۆستا هەر لە باسی هەرێم و بەغدادەوە یەکێک لە هاوڕێنمان لەسەرەوە بەڕاستی پرسیارێکی هەبوو خوێندکارێک ئەگەر ساڵی پار دەرچووی ساڵی پار بێت ئەو ساڵی پار بەشەکانی لە هەرێم پڕ کرد بێتەوە هاوکات بەشەکانیش لە کەرکووک لە هەردوو بەشەکە ناوی هاتووەتەوە بەڵام مباشەڕی نەکردووە لە هیچ بەشێکیان پرسیارەکان ئەوەیە ئایا ئەم ساڵ دەتوانێت بۆ شاری کەرکووک فۆڕم پڕکاتەوە چانسی ئەوەی هەیە ئەگەر ئەفو مامۆستا لە هەرێم ناوی تۆمار کردوێ و لە هەرێم مباشەڕەشی کردبێ بەڵام دەوامی نەکردو درێژی بە دەوامی نەداوە ئەوە ئەچێتە دەرگای ئیعادە تەرشیح پێوترێ دووبارە پڕکردنەوەی فۆرمەکە طبعاً شانزەی هەشت ئەم فۆرمەدا ئەخرێ بۆ ئەوانەی کە پار ساڵتاویان کردووە چەند حاڵەتێک ئەگرێت یەکێ لە حاڵانەی ئەوەیە کە ڕاستە بوونە یەکێ لەو حاڵەتانە ئەوەیە کە ناوێن نەهاتۆتەوە یەکێ لەو حاڵەتانە ئەوەیە کە ناوێن هاتۆتەوە و داوامیان نەکردووە حاڵەتی کە تۆ باس کرد ئەمە بۆی هەیە وەکو عێراق نەک وەکو کوردستان وەکو عێراق ئەتوانێ لە زانکۆکانی عێراق دووبارە فۆڕم پڕکاتەوە بە پێی معدەلی خۆی بۆ ساڕ پار یعنی ئەو حدود دنیایی ئەو کۆنمرانی کە دانراوە ئێستا بڵاو کراوەتەوە طبعاً هەر هەیە لە لینکی وەزارەت هەیە بە پێی ئەو نمرەیە یان هەر خۆی کە فۆرمەکە داخلەکە ڕێک پێڵێ ئەڵێ ئەو بەشەوە ئەو بەشەوە تەگرێت ینی هەر پێویست ناکە ڕاوێژ بەکەس بکە هەر خۆی کە فۆرمەکە دانا کۆدەکە داخل کرد پێتەڵێ فلان جێگا و فلان جێگا وەرتەگرێت بەڵام پێویستی بەکارکردنەوەی کۆدەکەی هەیە ئەویش لەو زانکۆیی کە وەرگیرا و نەڕۆشتەوە لە عێراقا لە عێراقا باڵێ زۆر باشە ئەو ئەگەر دەرچی خولی یەکەمیش بێت هەر چانسی وەرگرتنی یەک دەرەجەکەی هەیە بۆ سەر معادل وایە بەڵێ نەفەوتاوە نافوت زۆر باشە کەواتە پێویستە کۆدەکانتان کاراکەنەوە لەو زانکۆیانەی کە ناوتان هاتەوە و دەوامتانە کرد ئەوەی کە سەر بە کەرکووکە یان سەر بە شارەکانی تری عێراقا زۆر باشە بەتەمە بیستۆ زانکۆ بەخێرچی مامۆستا کەی کاتی پڕکردنەوەی فۆڕم شتەکان دەستی پێی کردووە فەرخوازەکان کە دەتوانن دەست پێ بکەن و ئایا زوو پڕکردنەوە درێن پڕکردنەوە کاریگەری هەیە لەسەر بابەتەکە سەرە زۆر جوانە فۆڕ پڕکردنەوە تا ئێستا کارا ناکرەوە تەبان بەس ئەگەری هەیە ماوەیەکی تر بەم نزیکانە کارا بکرێ ماوەکەشی زۆر درێژە فێرخواز بە ساحەت دەدانێ فۆڕم پڕکاتەوە زۆرە تەلەبەکان ئەو پرسیارەکەن ئەڵێ مامۆستا من دەوری دووەمم ماوە ئێستا پڕیکەمەوە یان داتر تابان خۆی کاتەکەی زۆرە وەزارەت بە فەرمی پێش دەوری دووەم دایەخە پێشوەی ئەنجامەکان بێتەوە تۆ ئازادی ئەتوانی ئێستا پڕیکیتەوە و ئەتوانی دوای دەوری دووەمیش پڕیکیتەوە چکە ئەو کاتەش کاراکرێت بەڵام وەزارەت بە فەرمی ناڵێ من دوای دەوری دووەم کارایەکەم بۆیە ئەگەر ئەوەیە تۆ توانی خۆت نەخیتە سەر ئەو دوڵە ڕاوکی و بمێنی لە مۆزوعەکە کۆدێکە خۆی لە مەکتەبەکەت وەرێگری فۆرمەکەت پڕەکەیتەوە تەبعاً بۆ منە هەشتام هەیە دانشم بۆ خۆم لە نەوەتەکانەوە پڕیەکەم و نەک لە هەشتاوە تۆ ئەگەر بەرزترت بۆ بێتەوە زەرت نەکردووە وایە ئەگەر دەرەجەکەت بەرز کرد ئەوە فۆرمەکە توانی دەستکاری نەکەی وەکو خۆی ببینیتەوە دەرەجەکەش داگر خوانە خواستە توانی تۆزێ دەستکاریکی یانیش هەر پێویست ناکات دەستکاریکی یعنی چۆن یعنی من ئێستا تەلەبەیەکم دوو دەرسمەوە بۆ دەوری دووەم ئەتوانم ئێستا بڕۆم فۆرمەکەم بکەمە ئەلکترۆنی وە فۆرمەکە خۆش بەختانە بێسنوور ئەتوانی دەستکاریکی بەدڵی خۆت پاش و پێشی پێکی ئەمەیان زۆر میمە چونکە ساڵانی پێشتر دووجا بۆتە بوو دەستکاریکی جاری سێم داخرا بۆیە بڕشتە لە بەغاوە کۆدەکەت تەسفیرکەی و ڕیفرێشیکیتەوە بۆی بتوانی دووبارە فۆرمەکە پڕکیتەوە دامە بابەتێکی زۆر میمە تەلبێکی زۆر پرسیاری لەسەرەکە
چکە فێرخوازێکی زۆرمان هەیە تەبان بە دەوری دۆماون و ئەوش پرسیارە خەڵکی زۆر ئەپرسێ مامۆستا ئایا جیاوازی دەوری یەکەم لەگەڵ دەوری دووەمە چییە بۆ فۆڕم پڕکردنەوە جیاوازیان نییە طبعاً هیچ هەر ئەوەنە جیاوازی هەیە دەوری یەکەم دەرەجەیە دێتە سەر معدلی و دەوری دووەم ئەو دەرەجەیە وەرناگرێت هەمان اختیاراتی زانکۆ پەیمانگەکانی کە لە خولی یەکەمە هەیەتی خولی دووەم زۆر باشە هەیەتی و هەمووی ماوە بۆ و لەبەر ئەوەی دوایی کەناوەکان بڵاوەکرێتەوە طبعاً دەوری یەکەم و دووەم پێکەوە نایەنێتەوە ئەوە نییە دەوری یەکەمەکان وەربگیرێن دوای دەوری دووەمەکان بڵێن وڵا کورسی نەما بۆمان ئێمە ناومان نایەتەوە نەخێر فۆرمەکە کە درێژ کرایەوە دوای دەوری دووەم کاراکرا ناوی وەرگیراوانی دەوری یەکەم و دووەم پێک دێتەوە جا من ئەلێریا خەڵە تریشێ حەزەکەم باسیکەم زۆر مهمە تەلەبە زۆرێک هەیە ئەڵێ مامۆستا دەرەجەی ئەمساڵ کوا دەرەجەی ئەمە کوام حەزەکەم ئەمە ڕوون بێ بۆ هەمووان نا وەزیر ئەزانێ مەسەلەن هەر کۆلێژێک لە نمرەی چەند ئەوەستەیە نا هیچ لایەنێکی فەرمی و نافەرمیش ئەو بابەتە نازانێت کە نمرەی فلان بەش لە چەند ئەوەستەیە تا حەزەکەم خەڵک ئەوە لای ڕوون بێ کەس ئەمیان پێ نەفرۆشرێتەوە خودت ماشەڵڵا وای لاتۆ ئیتر خەڵک وای لاتۆ مەبدەئی نەماوە بەداخەوە نەک خەڵک بخەڵەتێنرێ بڵێ وەڵاهی تۆ نمرەت ئەوە نیە فلان جێ وەرت ناگرێ یان وەرتەگرێ وەرە لای من بۆت پڕکەمەوە ئەگەر لای من پڕیکەیتەوە وەرتەگرێ ئەگەر خۆت بیکەی لە ماڵ وەرت ناگرێ شتی وانە کاکە وەزارەت نازانێت هەم فۆرمە لە لای منەوە یان لە لای تۆ نێدراوە وەزارەت شتێکی هەیە بەناوی ئەوەی کە ئازانێ ئەم فێرخوازە کۆنمرەی ئەوە نیە فۆرمی پڕ کردوتەوە بەم شێوازە بەم تەسەسولە بەم ڕیزبەندیە ئەکەوێتە منافەسەکردنەوە و وەرەگرێت وەکان الله يحب المحسنين دەست خۆشکە سەلام دیکار بابەتێکی تر هەیە بەڕاستی بۆ نمونە ئێوە وەکو شارەزایەک لەو بوارە چۆن بۆن ئەوە دەستنیشانەکەن ئەم ساڵ کە بۆ نە کۆلێژی پزیشکی چەند وەرێگرێت بۆ ئەم ساڵ نسبەیەکی زۆر تەلەبە سەڵتینەوە ینی ئەمە دەلالەتە لەوەی کە ئەم ساڵ دەرەجە بەرزە بێتەوە یاخود پەیوەندی نییە بۆ طبعا ئەوە زۆر زۆر گرنگە و پرسیارە دوو خاڵی زۆر گرنگی حەزەکەم ئەمە ڕوون بێت بابەتی نمرە بەرزی و نمرە دابەزین ئەو بابەتێکە بۆ منە ئێستا من بە ئیجتیهادی شخصی خۆم ئەتوانم داتا کۆەکەمەوە ئەمە ئەکام ئەچم ئەگەڕێم بۆی ئەڕۆم بگاتە ئەوەندە بەڵام هیچ کەسێک لە عێراق وەکو وتم بۆ وەزیریشەوە ناتوانێت بڵێ وڵایی ئەو کۆلێژە لەوەنە ئەوەستێتەوە دەست مامۆستا ئەتوانێت پشت بە حدود دنیای ساڵی پار بەستێ بە پڕکردنەوە دەست خۆش ئەوە ویستم ئەوت بۆ باسکەم ئەوەی کە ساڵی پار هەیە بۆ ساڵی پارە فێرخواز بەس بۆ بەرچاوڕوونی ئەتوانێت سێریکە بەڵام زۆر غەڵەتە پشتی ببەستی یعنی چۆن یعنی ئێستا هەنێ کۆلێژ هەیە سێرەکەی ساڵی پێرار بەرز بووە بە پێی پێرار فۆرمەکەیان پڕ کردێتەوە وایان زانیە بۆ نمونە پاریش هەر بۆ بەرزی ئەمێنێتەوە بەڵام دوای سێرەکەی شتەکە قڵب بووەتەوە بۆیە زۆر زۆر ئەتیماد مەکەنە سەر ئەوەی کە بڵێ کۆنمرەی ساڵی پارە وەڵای ئەم ساڵیش ڕێک وەکو ئەوە بێ بەس ئەتوانی یعنی وەکو بەرچاوڕوونیەک بۆ بەشەکان و بۆ نمرەکان لەبەر چاوتابێ بۆ ئیتر تۆزێک بزانی ینی سە تۆ ماخۆڵ نییە 99 هەبێ بڕی لە یەکەم شوێن بڕی زرع بنووسی وایە ینی لەگەڵ ڕێزم کۆلێژ زرعشکەم نییە بەڵام ئەبێ بزانی تۆ بۆ کوێ ئەڕێی یان حەزت بەکوێ بابەتی حەز زۆر مهمە بۆی تۆ بزانی لە چ بەشێکە ئەتوانی ئیبداعەکەی و خزمەتی کۆمەلگاکەت بکەی و خزمەتی شارەکەت بکەی ئەمە بابەتێکی زۆر زۆر مهمە لەگەل ئەوەشا کۆمەڵی خەڵک هەیە زۆر زۆر بە حەزیان بە بابەتی تاعین و ئەوانەیە ئەبێت دانشن دراسەتی وەزعی وڵاتەکەمان بکەن بەپێی وەزعی وڵاتەکەمان بڕۆنە ڕێوە و ئەمە حەزەکەم بێتە پەیامێک ئەلێرەوە بۆ هەموو ئەوانی کە دەسەڵاتدارن و لە حکوومەتان مۆزوعێکی زۆر زۆر مهممان هەیە بابەتی نەقڵکردن فێرخوازێکی زۆرمان هەیە ئێمە لە کوردستانە خوێنن بۆ نمونە ئەلوێ لە بەشە پزیشکەکان تەبعاً زۆری بۆ واڕۆن یان هەر بەشێکی تریش بێ ساڵانی پێشوو نەقڵکردن هەبوو ساڵێک لەوێ ئەیان خوێند دوای ئاهاتنەوە بۆ کەرکووک نۆرمال دراسەتی خۆیانتەوە کە تەبعاً هەمووی قۆناغی خۆیانەوە دەستیان پێکرا لە قۆناغی یەکەوە زۆربەی هەرە زۆریان ئاهاتنەوە قۆناغی یەکەم بۆ لەبەرەوەی لێرە لیژنی مەقاسە هەیە پیاوانەکردنە بابەتەکانیان جیاواز بوو سیستەمی خوێندنیان جیاواز بوو بۆیە ئەلێرە ئاهاتنەوە قۆناغی یەکەم فێرخوازەویت لەوێ مشکلەم نییە ئێستا خۆزگە بۆ خوازین بێنەوە یەک هەستا هەڕیان لێ گرتراوە هەر ناتوان بێنەوە طبعاً ئێمە لێرە وەکو وتم ضوابطی انتقال و استضافەمان هەیە لەناو دەلیلی ئێرشادی شوونی تەلەبەی وەزارەتە بڵاوکرێتەوە ساڵانە
کێشەکە لێرە ئەوەیە لاپڕە طبعا 64 فصلي هشتا طبعا ضوابط انتقال الطلبة إلى جامعات شارحة كليات والمعاهد أقليم كردستان جاران ما مستقان ألا لبيش إلاكا وشي مين هبو بەهەڵگرتنی ئەو شەی مینە نزیکی 1000 فێرخوازمان لەوێ گیریان خواردو و ناتوان بێنەوە بۆ کەرکووک نەقڵ نابوو بەس بەبوونی ئەو مینەوە جا ئێمە لێرم پەیامەکەم ئەوەیە ئەمە نزیکەی 4-5 ساڵە ڕاگیرەوە بابەتی نەقلکردن و زۆر تە لە بەشەیە کە فۆرمی هەرێم پڕەکات و ئاگاداری ئەم بابەتە نییە یعنی بەداخەوەی کاڕاتە ئەوێ سێرەکەی باری دارایی باش نیان توانەی موازی و پارەدانی نییە لێرە سەفا پێشتر تەلەبەیەک بوون لە خەڵکی شاری کەرکووک بوو فۆرمی کوردستانی پڕە کردەوە ئەچوو لەوێ ساڵێک دەوامێ کرد و نەقڵە بۆ ئاسانی بۆ کەرکووک مامۆستا نەقڵە بوو یان میوانداری ئەکرد نا نەقڵەکرایەوە تەواو هەموو دراسی نەقڵە بۆ آخر بۆیە ساڵێک شەهادەدەوە ئێستا دەکەشی سەر بە ئێرە بوو بەڵێ ئێستا ئەو نەقڵە نماوە نزیکەی 4 ساڵە نەماوە نەک ئێستا بۆچی نماوە 4 ساڵ نەماوە بۆچی نەماوە پرسیارە جۆم طبعا ئەمە مدیری دراساتی خوێندنی باڵامانێ دکتۆری هاب ئەمە لیژنەی پەرلەمانمان هەیە ئێمە ئایدی وەزارەتی خوێندنی باڵایە لەگەڵ وەزیرە طبعا ئەو کاتە بیرم نییە بەڕاستی کێ بوو بەڵام ئەم بڕیاریان دەرکرد کە بە هەڵگرتنی ئەو وشەی مینە یعنی خۆی دوو پیتە یەک کۆڵ فێرخوازمان لە شارەکانی هەرێمی کوردستان گیریان خوارد و لەسەر چی ئەساسێک ئەمە دانراوە بەڕاستی لەسەر ئەساسی ئەوەی ئەڵێن گوایە طبعا ئەو زانکۆکانی و معتەرەفنە ئەڵێن گوایە تەلەبەیەک بۆ نمونە لێرە سەیدەرە 97 ڕاوەستاوە تەلەبەی کەرکووکی کە ئەڕواتە ئەوێ بە 96 وەرەگرێ یان بە 96 وەریەگرێ ئەوێ کەمترە دەرەجەکانی بۆیە نایڵین بێتەوە کاکە گیان تۆ نردوتە لە زانکۆیەکی حکومی ئەخوێنێ و معتەرەفە ئیتر تۆ بۆ دی ئەگەڕیتەوە بۆ سەر نمرە و دەرەجەی پۆلی دوانزەی ئەی نمرە و دەرەجەی پۆلی دوانزەی ئایدی وەزارەتی تەربیە و ئیشی ئێمە نییە تۆ کابرا لە زانکۆیەکی حکومی باوەڕپێکراو کە سەر بە خوێندنی باڵایە ئێوێ نەقڵ بێتەوە بۆ زانکۆیەکی تر کە سەر بە خوێندنی باڵایە و وەکان الله يحب المحسنين ئیتر تۆ بۆ ڕێی لێ ئەگری فەئەمە بە فەرمی ڕێی لێ گیراوە بەداخەوە من ئەو قسەیاڵێم ئێمە چەند پەرلەمانتاریشمان هەیە لە بەغا بەس بتوانن ئەو شەی مینە ئیزافە بکەن ئێمە مەمنونیان بین طبعا لەبەر ئەوەی بە زیادکردنی ئەم وشەیە نزیکەی 900 بۆ 1000 فێرخوازمان هەیە لەوێ گیریان خواردەوە ناتوان بێنەوە بکردن ئەوە شتێ پێ دوای شتێکی بە ئەم قەسیان بۆ خاطری بەرژەوەندی خوێندکارە پێما بێ بەرژەوەندی ئەوانیشیتیان نییە وەڵاهی نازانم ئیتر چی بابەتێکی لە پشتەوە بێ بابەتێکی سیاسی بێ و ئیتر ڕایان گرتووە لەبەرەوەی کۆمەڵە خوێندکاری کوردن و تۆ ڕێبین بابەتەکە نەتەوەیە بۆ نمونە ئێمە بێ هەموو هەوڵمانەوە بێ قەیچێکا با 5 ساڵی داهات و زۆرترین فەرمانگە و خەستەخانەکانمان خوێندکاری کوردی تیادا بمەزرێ بەڵام بابەتەکەوەیە شتێکە لە بابەتی تعریفکردن لەژێر ناوی پەروەردە و پێگەیاندنەوە بابەتانەیە بەڵام بەڕاستی وەڵی چەپڵە لێ دەرین بۆ ئەو هەموو ئەندام پەرلەمانەکە لەسەر کورسی پەرلەمان بەناوی داکۆکی لە مافی خوێندکار و نەتەوەی کوردەوە لەوێن ناتوانن وشەیەک بێنەوە سەر یاساکە جا بەڕاستی ئێمە کاتێکە دێنە سەر مینبەر دەڵێن دەنگمان پێ بدەن ئێمە هەموو ئامانەتەکانتان بۆێنینە سەر سەکۆ ئێستا کاتێتی 4 ساڵەوە بێتە 5 ساڵ خوێندکار زەمبی چییە بۆ خاتری شەڕی نەتەوەی ئێوە ئەو هەموو قوربانیە بات و ئەشبێ لە کۆمەڵەشتی خۆی خۆش بێ بۆی نەچێتە هەرێم بێتە ئێرە من پێم وایە هەر ئاگیان لەو بابەتە هەر نییە بەڕاستی مامۆستا بەرز کراوەتەوە بابەتەکە بەدڵنیاییەوە نانا بەرز نەکراتەوە بۆ هیچ جێگایەک و لەبەرەوەی هیچ کەسێک نەبووە خەمخۆر بێ من پارساڵ کۆنگری ڕۆژنەمانیم لەسەر ئەم بابەتە باشە کاک سەفا تەلەبەکان داواکەنەوە نەقڵ بن من ڕۆژانە لەگەڵم قساگەم یعنی بەڕاستی لەبەرەوەی ئەوان دەستیان ناگاتە بەرپرسەکان و کەسیان نییە لای گلی بکەن هەردێنەوە لای مچکە لای خۆمەوە پڕیان کردێتەوە بەشێکیان بەشێکی زۆریان بەڵام من ئاگاداری ئەم موقیفە بووم پێیم ئەوت کەی کاتی نەقڵکردنەوە شتە بۆ نمونە لە ساڵی یەکەم هەر ساڵی یەکەم کە تاو یەکەم مامۆسا ئەو بۆی هەیە بێتەوە بۆ کەرکووک نووسراوی پێشکەشەکە وەسیقەکانی و بڕۆنامەکانی پولی دوانزەی ئەمادەی لێو ئەو گوازێتەوە بۆ ئێرە ئەلێرە ساڵێکی ئەوڕات تەلباڵێ مشکلێم نییە کاک ئێمە ئافرەتمان هەیە لە دووهۆک ئەخوێنێ تۆ نازانی وەزعی ئەوێ چۆنە ئەی واسە خەڵکێ لە سلێمانی هەولێر ئەخوێنێ ئێ بەم وەزعی عێراق ئێستا عایلیان بیریان لایەنە وایە
و خوێندنەکەشیان قورسە لەو کۆلێژە بەرزانە ئەبێ زۆر لێ بمێنن لەوانەیە مانگی دوو مانگ جارە بتوان بێنەوە ئەمە لێ مەصرفی وایە تۆ بێ چاوت لەمانە بێ کاکیان ئەمە تۆ بە زیادکردنی یەک وشە مەسیری هزار تەلەبەت یعنی نەجاتدا و ڕزگاریان کرد و هێناتەوە بۆ کەرکووک هزار خەڵک ڕەحمەتت بۆ نێرە ئێمە ئیتر ئیشمان چییە ئەم بابەتە بالۆ کامێرەی قسەکەم ئەم بابەتە هەر کەسێک کە ئەو کێشەیە هەیە بەڕاستی ئەتوانێت پەیوەندی بەێمەوە بکەم پەیوەندی بکاک سەفاشەوە بکە کە لای ئەوە پڕی کردوێتەوە چەند داواکاریەکان زۆرتر بێ باشترە دڵنیا بن ئەو داوای ئێوە ئاگاتە جێگای خۆی و هەوڵی تەواو شەدرێ بۆ ئەو بابەتەی کە هەر کەسێک کە ئەوێ نەقل بێتەوە نەقشەکرێتەوە دڵنیا بنەوە بەس وەگوتم بوێر بنلەوەی کە بڵێن ئێمە داوای نەقلەکەین و دەنگ ئێمە بینە سەکۆیەک بۆ گەیاندنی دەنجی ئەوە دڵنیا بن و کاتێک شکە دەنگەکە بگات هەموو شتێکتان بۆ کرێت جابۆی داواتان لەکەم پەیوەندیمان پێوە بکەن هەر کەسێک کە ئەوێ نەقل بێتەوە چ بۆ ئێمە بێ چکاک سەفاش بێت دواتر ئێمە پەیوەندیمانە بێ بۆی ناوەکان هەمووی وەرگین بزانین بابەتەکە چییە بابەتێکی ترمەوە بەس لەسەر ئەو شەیدانە باسی کەم لەوانەیە بڵێ زۆر باسی شەیدانێک بەڵام زۆر گرنگە طبعا ئێمە لە بڕیارەکەیە باسی ئەوواکە شەیدەکانمان بەرواری هەشتی دوی ساڵی 63 هەتاوەکو هەژدەی یانزەی 63 شملیانەکە لە دوای ئەو بەروارەوە تاکو 68 هەنێ خەڵکمان هەیە شەیدە شملی ناکە تێگی لەبرات لە دوای ئەوە لە هەفتەی حوتی 68 تاوەکو هەشتی 4 2023 شملیانەکە یعنی ئەوەی کە ئەلێرە لە سەنگەرەکان شەید بووە یان لە مەخمور و کوردستان و ئەوانە لە شەڕی داعش شەید بووە من تەلەبەم لایە برای شەیدە تەلەبەم لایە باوکی شەید تا 2023 حسابەکە هەتاوەکو 2023 بۆیان حساب کراوە بەداخەوە قسێنم بۆیە فێرخوازێکی زۆر هەیە ئەلم امتیازاتانی هەرێمیش بێ بەشون یعنی قرارەکە کاتووە کە شەیدەکە حسێ بۆی بکرێت لەگەل ئەوەیە ئێمە دوای 2023 حساب ناکرێت لە خوێندنی باڵا ئەگەر شەیدی دەرەجەیەکی شێ دەرەجەیەکیش بێ برای باوکی شەید بووە لە شەڕی داعش جەماعەتی شابی ئەوانە شەر ئۆهایۆ نییە هەی حەشد شابی هەمووی حسێبە ئەی چۆن ئەوان لە 2 تا 2023 ئەوەی ئێمە شەیدی هەرێمە چکە خەڵکی زۆرمان هەیە لە ڕاپەڕین یان سێرەکەی لە ئەنفال کراون باپیر و داپیریان شەیدە شملیانەکە بەس ئەمە کە نووسا دوای 2023 مەبەستیان چیە مەبەستیان شەڕی داعشە چکەمە 2013 و 14 خەریکی شەڕی داعش بووین ئەوانەی کە شەید بوون لە شەڕی داعشە بەداخەوە بە گوێرەی ئەم بڕیارە بێ شملیان ناکە یعنی ئەمە زۆر مشکلیە تەلەبەمان هەیە 98 هەیە 99 ڕێکی هەیە پارسەڵەت و ئامر نەگیرە ئەبێ بڕۆ موازیکە ساڵانە کۆمەڵی پارەی زۆر بدا بۆی وەربگیرێ بەڵام شەیدی هەیە سێرەکەی برای یان باوکی شەیدە لە شەڕی داعشە ناتوانێت تەقدیمی توب ئام بکە وەربگیرێ کاکەت کە تۆ باسی تو ئامەکەی کە تۆڵی دکتۆرێک لێکەمە بێتەوە وایە بیان هەر بەشێکی تریش بێ معقول نییە من بەبوونی ئەم بڕیارەوە وەکووتم ئێمە نزیکی 6 پەرلەمانتاری کوردمانێ لێرەیە ینی پێم خۆشە ئیش لەسەر ئەم بابەتانە بکەن مستەقبەلی تەلەبەیە کاکە ئەمە دیاریکردنی داهاتووی تەلەبەیە ئەمانە بابەتی ئەساسی ئەی نازە ئەم بڕیارەکە دەرکرا کەس نەبوو بکەوێتە دوای نەیانوت خەڵکی بابەتەکە لە وەزارەتی تعلیم عالیەوە یان پەیوەندیدارە بە ئەندام پەرلەمانەکانەوە ئەتوان چۆنەوە بابەتە بەرزکەنەوە و ڕاستپارتەیە بە ئەنجام بگەێنن نوێنەری ئێمە لە بەخاکیەیە پەرلەمانتارە ئیتر ئەگە لە وەزارەت بێ لە پەرلەمان بێ هەمووی لیژنیانێ هەمووی لیژنەکان جیاوازم ئەبێ ئەم لیژنەیە نووساو بەرزکاتەوە و بڕیاری لەسەر بدێ بەڕاستی یەکێ لەو مۆزوعانی شەیدان باسم کە تەمان ئێمە زۆرینەی زۆربەی ئەوانەی کە کوردن شەیدی ئەنفالیان هەیە لە نەوتا شەیدی هەرێم حسابەکان بەڵام باپیر و داپیریتیان نییە تێگەشتی لە من یعنی ئەوانەی کە سوادی لەکەن سێرەکەی ئەبێ باوکی پێش 2023 شەید بوو بێ یان برای پێش 2023 شەید بوو بێ ئێمە لە چۆ پیاەکەی یعنی بە کورتەکەی با بڵین زۆربەی هەرە زۆریان ئیسفادە لەم بابەتە ناگەنەوە بڕیارەکەشم لایە من نووسیمە چونکە ئێمە بڕیارێکی ئینمان هەیە مەدەنیمان هەیە مادەی 39 دووەم قانون المدني رقم 40 لسنة 51 ساڵی 50ەکە دەرکراوە ئەم بابەتە هێشتا لەسەر ساڵی 50 ما بۆ وەرگرتن تحدیث نەکراوەتە سەر ئەوەی کە بتوانن بەم بڕیاری ئەخیری پەرلەمان و دەستگای شەیدان بتوانین ئەم بابەتە یەکلاکین و باپیر و داپیرە بۆ مەحەدنەوت ئیزافەکەین کاکە مەحەدنەوت مشکلە نییە خوشک و براودایک و با حسابەکە ئەی تەندروستی باڵا بۆ هەر هەرێمی تیانە ئەو بابەتە زۆر پێم سێرە بەڕاستی ئەمە
خاڵی 16 مینە شروطی قبولی پار ساڵە طبعاً تاوەکو ئەم لحظەیەش چارەسەر نەکراوە بەداخەوە یعنی من ئیشی ئێمە کاکە تەوجیهکردنی خەڵکە یان یارمەتیدانی خەڵکە بۆ ئەوەی باسی گرنگی بەشەکانیان بووکین بەڵام وامان لێ هات بکەوینە دوای ئەم کێشانە بۆ خەڵک چکە بەڕاستی من خەمی لێ خۆم بۆ زانیاری یەک کەسی خۆشمیتیانە بڵێ خزمی خۆی برای ئەوانە هەمووی خەڵکە بەڵام من هەموو خەڵک بە خزم و کەسی خۆم دانم بۆیە خەم لە مۆزوع ئاخۆم تێگەی لەبرات دەتوانین ئەو نووسراوانە وەرگرین بەگشتی هیچ کێشەمانە هەر ئامادەم کردووە بە تایبەتی بۆی بتان دەمێ تراگەر هیوام وایە بگاتە نەتیجەیەک هەر بشیت سەلامەت زۆر سپاس کاک سەفا کێشە بەڕاستی کاتمان کۆتایی هات ئەگەنا کۆمەڵی بابەتی ترماوە باسیکەین سپاس بۆ تۆ شیرین مژدانی چارەسەرکردنی ئەو کێشانە سەفا میوانداریەکەینەوە سپاس بۆ تۆ شرەبین زۆر سپاس بۆ ئەمە کەس و لایەنانەی کە لە ڕۆخەم خۆرێکەوە خەمی خوێندکاران و چارەنووسی کۆتایی خوێندکاریان بە تایبەتی خوێندکارە کوردەکان ئافەرمیش بۆ مرۆڤانی کەوەکو بەرپرسارەتیە کەستاون لە کورسێکی پەرلەمان لەژێر پارە و سەفایەکی زۆردا بەڵام ئاگایان لە مڕاعات و کێشەی خوێندکاران یەکاوە چارەنووسی تەواوی وڵاتەکەت نەتەوەکەتە هەمووی پشت پێبەستووە هیوادارم ئەو کێشە و گرفتانە بە زووترین کات بتوانین چارەسەر کرێت و هەوڵێکی بچووک بین هەتاوەکو ڕۆژینێکی تر ڕۆژێکی تر دەرفەتێکی تری من و ڕێبین بەخواتانە سپێر خواتان لەگەڵ